ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا. ئەگەر بشگەڕێینەوە بۆ لای خوای پەروەردگار بەخوا لە من باشترە داتێ. چەند جار ئەمە بە ئێماڵێن و بە خەڵکی مسڵمان. هەڵە کاکە ڕاستە من نوێژ ناکەم و بەخوا بڕاشم بە قیامەت نییە بەس ئەگەر زیندوو کراینەوە وەڵڵا برا دەرەجەی من لە هی تۆ بەرزترە بێ بەخوا من لە تۆ مهمترە بم شەو ڕۆژە خواتەوە لەسەر کوفر و بێدینی خۆی لەسەر زۆڵم و جەبەروت و ماڵدزینی خەڵکی کەچی پێی وایە ئەو باشترە لە ئێمە لەسەر تەلەڤیزیۆنی ژەڵێ من شافعی من نەقشبەندی من لە ئێوە چاکترم آخر کوێت چاکترە لێ زوڵم و جەبەروت و خیانەت و فرعونێتی و دیکتاتۆریەتەکە دەرکردنیم هەموو قانونە مخالفە بە شەریعەتی خوای گەورە دزینی قوتی خەڵکی و بڕینی موچەکەیان خەڵک مۆزەفە بە خۆڕایی ئەوەی بەسەرتان هێنا نەداگیرکەرانی حیزبی بەعس نەداگیرکەرانی جێشی تورکی نەداگیرکەرانی سوپای پاسداران نایانهێناوە بەسەر کوردستانە کورد لەژێر سێبەری هەرسێک لەمانەیە تێر بوو بەڵێ چەوسانەوەی ئازادیمان بەسەرەوە بوو بەڵام خەڵک تێر بوو لە زمانی سەدام حوسێنە ئەوانەی بە کیمیاویش کوشت بەڵام لە هەمان کاتە خەڵکەکە هەر تێر بوو ئێوە خەڵکەکەشتان کوشت 36,000 کوشراو لە نێوانی پارتی وێچێتی نەتیجەکەش بە فەقیری هەر هێشتان ئەنجا بۆچی وا گومانە بەی لە ئین ڕودیت و ئیلا ڕەبی لە ئەجیدەنە خەیڕە منها منقەلەبا لەوەش باشترم دەزەکرێت ئەمە تەبەن گومانێکی زۆر داماوانەیە یعنی خەڵکێکی زۆر کە وا تەسەور کە ئەگەر بگەڕێتەوە لای خوای پەروەردگار خوای گەورە لە مەشتی زیاترە داتێکا کە لەم دنیاە هەروەکو کابرایەکی جاهیلی لە زمانی قوڕەیشە خەبابی کوڕی ئەرەت پارەی لاوێ و دەوڵەمەندێ بوو تیدە پارەکەشت نادەم بڕ لە قیامەتت دەمەوە خۆ لە قیامەت من هەر لە تۆم زیاتر هەیە ئەمەش هەر بە هەمان شێوە کابرای ملیۆنێری عەلمانی وازانێ یەکەم وازانەیە قال ما أظن أن تبيد هذه أبدا والله وأنا أزانم چونکە ئەم سەرۆت سامانەی هەمانە ئەم نەوتەی هەمانە ئەو پارانی کە دامان ناوە لە بانق هێ ترامپ وتیهی هەموو مەسئولینی عراقی بگرن پارەکانیان ئەوە پارەکەت هەمووی فش هەمووی ڕۆیشت قاڵواڵتونەکانی شت چوو پارەکەت بۆ بە شتێکی ئەلکترۆنی کارتێکت پێت ڕقەمی ئەلکترۆنیەکە لە دەرەوەیە پارەکانت لە بانق قادانەوەکو پارەی قەزافینەوە 8 ملیاری فەوتە چێ سەداوایەکەت چێ ئەیداتەوە بە لیبیا هی تۆش وای لێ هات ئەو پارەی لەبەر دەستایە ئەنجا ناشوێری تۆ بانقی شت نییە لە کوردستانە احتیمادی بکەیتە سەر چونکە پارتیوێچێتیەی بن پارەکە دایانەی بە کوپەڵە لە ماڵانتە کوپەڵەش پڕە بێ